بەڵێ سڵاوتان لەبێت من لە دەشتی هەریرم یەکێکە لەو دەشتانەی لە هەرێمی کوردستان کەوا زۆرترین گەرمی تیادا دەچێنرێت. دەشتی هەریر ڕووبەری 100,000 دۆنم ئەبێتن 75,000 دۆنم ساڵانە ئەکرێتە بڵی گەنم. ئەم ساڵیش گەرمێکی زۆر چێنراوە، خۆشبەختانە جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لێرە وشکە ساڵی بەدی ناکرێتن، بارانبارین تا ڕادەیەکی زۆر باش بووە مەشوای کردەوەکەوا گەنم لە ناوچەکە بەپیت بێتن. بەڵام ئەوەی ئەوان گرفتیان هەیە لە ئێستادا بوونی سن و چیسەڵەیە کەوا لە نێوگەنمیان بڵاو بۆتەوە لێ حەز بەوە ئەکەین کەوا ئەم گەنمە بەرەو لە ناوچوون بباتن ئەگەر بێت و حکوومەت هاوکاریان نەبێ. من ئەسمە لای چەند زۆتیارێک زانیاری زیاتریان لێوەرەگرم سەبارەت بە گرفتەکانیان. سڵاوت لێ بێتن سن و چیسەڵە تا چەندە گرفتی بۆ ئێوەی جۆتیاران دروست کردووە لە دەشتی هەریر؟ گرفتەشی زۆر گەورەی بۆ جوتیارانی ناحیە هەریر دروست کردووە، چونکە سن و چیسەرە حەشەڕێکی زۆر مەترسیدارە بۆ ئەو گەنمانەی کە دێتە سەری. چ زیانێک بە گەنمەکە ئەگەینێتن کە دێتە سەر گەنمەکە؟ خۆی گەنمەکە کاتی شیرە ئەگری، ینی شیرەکەی ئەخوا کە شیرەکەی خوارد پەلکەکە ئەمینتۆ پەلکەکەشی ئیسفادەشی نییە نلۆ کەلکی ئاردی هەیە نلۆ ئەو برابە ڕێزانەش بەکەل نایە تا بدەنە ئاژەلیش. هیچ هاوکاریەکتان کراوە بۆ لە ناوبردننی ئەم سن و چیسەڵەیە؟ نەخێر هیچ هاوکارێک نکراوە، فقط هەو سارە 820 لیتر دەرمان هاتووە بۆ هۆبەی کشتتوکالی حەریر، ئەوش بەشی هیچ ناکە، ینی گوند دەدەبە 11 دەبە 5 دەبەوە بەرەکەی ئەوش ناکەتە تموحی جوتیاران. زۆر سپاس دەکەم. زۆتیارێشتر وەرەگرم جیاواز لە سن و چیسەڵە باس لەوە کرێتن چۆلەکەش زیانتان پێگەێنێتن؟ بەرێ چۆڵەکەش پیاویە ئێستا گەلە لەسەر گەرمەکەی هەموو هەنەی هێشتا گەرم پێشکەش ناڕوە بە دەرمانە ناڕوە بە ئیلاتەی بە تەقی بەدپەنجە یان بە تەنەکە یان بچە ناوێ کێشکەی دەرکەی. لە زۆرێک لە ناوچەکان وشکە ساڵی ڕاگەیەنراوە، حکوومەت وشکە ساڵی ڕاگەیاندووە. لێرانە بینین کەوا گەنمەکانتان زۆر ماشەڵا بەپیت و جوانن. چ داواکاریەکتان لە حکوومەت هەیە؟ پێویستنی حکوومەت بە هەناتانەوە بێ دەرمانتان بۆ دابین بکە؟ ئەڵحەمدولیلا و سارە وشکە ساڵی دەرچوێ لە دەرلەی دەرچوێن گەنمەکانمان زۆر جوان وە پیت و بەرەکەتن. بەرێوەڵا حکم داواکاری لە حکوومەتی یارمەتین بدەی فەلاحا بن لەو دەرمانەی و دەرمانش کەمێک کەم هاتووە لۆ ناحیە حەریرێ ناحیە حەریرێش بە باسرمەوە 99 گوندن وای ئەم دوێنێ لەوێ بووم گوندە بوو 2 لیتریاندانێ 2 لیترش بەشی سێکە. زۆر سپاس دەکەین. لە ڕشاندنی دەرمان جۆتیار بەخۆی ئەرشێنیان پێویستە حکوومەت بیرشێنێتن بۆ ئەوەی کە تۆ بڵین دەرمانەکە ڕشان زیرانەکەی تۆش پێویستە بیرشێنێتن؟ والله ئەگەر وەکو حکومت برشتینی زۆر باشتر، یعنی زۆر سەهلترە لە هەموو کەسەشی لە هەم فەلاحاتی ئێستا مەسەلەن نۆنمونە ئەمە گەنممان ماشەڵا زۆر جوانە، ینی باوەڕکە لە دڵمان مەچینەی لێ بدەین مەچینەکەی لێ ئەدەین 120 تێ ئەبە و دومین جار ئەگەر من لێ بدەم زیرانەکەم لێنەدا ئەمن هیچ ئیسفادەم لێ لە زیرانەکەی من دەگواستەوەنا ئەگەر بکرێ حکومت عام لە هەمووی بدا ئەوە شتێکی زۆر باشە، بەڵام ناکرێت لێی نادا. زۆر سپاس دەکەین. حکوومەت گەنمی ساڵانی ڕابردوو کە لی وەرگرتوون ئایا پارەکەی پێداون تاوەکو ئێستا؟ پارەی 2014 و 15 و 16 ئێستاش هەموو نەهاتیە، ئێستاش حکوومەت ناوەڵا ئێستاش هەموو پارەکانی نەناردیە برن. ئێستاش حکوومەت پارەکەی ینی سارانە تەسمیلەکەی ینی پارەی وە بزانم 21ش ئێستا هەمووی نەهاتیەوە بزانم ئێستاش نەهاتیە هەمووی، یعنی حکوومەت سارێکم تەسمیلکەم گەرم تەسمیلکەم ئەدی ئەو خەرک زۆرە ئەو سەمادەی بە قەردینی بە قەردی درونەی دینی دەبی وەختی درونەکەی ئەجا بە چەندی بکە لە بازاری ڕەش بیفرۆشم ئەگەر بە زەرەربی و بە هەرچەبی دەبی بیفرۆشم هیچ چارەنی لەبەرەوەم سەمادێکڕم بە قەرد و کابراشار ئەوە لە سەمڕادەوەستی بە قەردوانات ئەتا فەلاحەتێکم هەرەگرم کەسەم ڕناوەسی بە قەردی حکوومەت ئی 2014 و 15 و 16 ئێستا نەیدایە پارە هەمووی ئێستاش نیوە مایە پارەکەی نەدایە. زۆر سپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز دیارە دەشتی هەریر وەک ئەم جوتیارانە ئاماژەیان پێدا گەنمێکی باشی لێچێنراوە زیاتر لە 75,000 دۆنم زەوی لەم ناوچەیە بە گەنمدا چێنراوە. ئەوان داواکاری ئەوەن کەوە حکوومەت بڵێن دەرمانیان بۆ دابین بکراتن بۆ لە ناوبردننی سن و چیسەڵات چووکە گەر بێت و بەم شێوەیە بەردەوام بێتنەوە بەشێکی زۆر لە گەنمەکان لە ناوچوون دەسێت و زەرەر و زیانی زۆریان بەردەکەوێت.
دەچێتن ئەمە لە کاتێکدا کە ئەبینین لە زۆرێک لە ناوچەکان وشکە ساڵی ڕاگەیەنداوەوە بەروبوومی گەنم لە ناوچووە پێویستە حکوومەت گرنگی زیاتر بەم ناوچانە بداتن بۆ ئەوەی بەرهەمی دانەوێڵا بەرەو زیادبوون بچێت لە بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام نەگەڕێمەوە لای ئێوە